دەستان خۆش بێ زۆر بە گەرمی سڵاو و ڕێزم ئەنێرم بۆ بیسەران و بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان ئەم ئێوارەی خۆشحاڵم لە بەرنامەیەکی تایبەتی هونەرستان بە خزمەتی واگەمەوە کۆمەڵی میوانی عەزیز و زۆر خۆشەویستم لایە لە شارە جوانەکەی مەهابادەوە لە چوارچرای مەهابادەوە میوانە عەزیزەکانم هونەرمەندی گۆرانیبێژی میری دەنگخۆش کاکە لوقمان شەنگە بە گەرمی بە خێراتنیەکەم بەخێر بێت یاخوا بۆ گەڕامی دیا هەروەها بە خێراتنیی گەرمی ئەو دوو ژانیارە بەتوانایە هونەرمەندانی میلی کاک سلێمان گرماکەم و هەروەها کاک خوسرەوی عەزیزی بە ژەنینی باڵەبان بەخێر بێن بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان کاک لوقمان گیان چۆن بوو گەڕیانتان دۆزیەوە هیچتان لەبارەی گەڕیان میدیاوە بیستە بوو یا رادیۆی گەڕیان لە مەهاباد پێشەچی سڵاو و ڕێزی تایبەتیم هەیە لەلایەن خۆم و گروپەکەمەوە گروپی ڕۆژهەڵاتەوە بۆ هەموو جەماوەری شاری جوانی سولێمانی و بۆ هەروەها جەنابتان سەرجەم کوردستان و کوردستانیەکان ئەرێ وەڵا لە مەهاباد بە تایبەت تا هاتوومە ئێرەکانە تاریفاتی ئێوە بۆ و بە تاریفاتەوە هاتوومە ئێرەکانە و ئێرەکانم دۆزیوەتەوە بەخێر بێن یاخوا دیارە ئێمە هەموو جارەگەڵین گەڕیان ماڵی ئێمە نییە ماڵی هەمووانە ماڵی ئێوەیە بەخێر بێن بۆ کەناڵی گەڕیان جام پێم خۆشە بینەران و بیسەرانیش دڵنیام ئێستا هەموو بە ئاواتەوەن گوێبیستی گۆرانێکی بەڕێستان بن دواتر ئێمە ئەچینەوە لای دەمەتەقی و پرسیارەکانمان فەرمووەگە گۆرانێکمان پێشکەش کوی زۆر زۆر سپاس دەکەم خزمەتتان ئەو کراسە برسە کوڵمە دەمرێ مەیە سێوی لوبنانە لە ڕۆژ هەڵات هاتوومە لەو یێرانە هاتوومە سولەیمانێ ئەو شارە گەنجیلانە بێم زەڕاد بەنە ناڵن سڵاوی من نەموانە بێم زەڕاد بەنە ناڵێن مەڵبەندی هونەرمەندانە باریکە وەگەم و بنیشی منزەنیقە دوو پشک و مار و مێر و لەولایەیان داناوە سەنگ و بەرد و تەراز و بەڕیوانە دەخوێنن گوڵ و بولبوڵ ڕووبەڕ و زەرمە لە سەر عیماوە هەیەزدان لە کاری تو بۆ هەلی سولەیمانیەی ئەو بەندەی دەڵێم لە ڕوو یا ڕەبی لە من نەمرێن لە ژیانە من سەرکەوتوو
لساني بيري رشمال وخيران غانمي بمارساني لاشني مكرياني من مريا بيراني بسندي شارو ديان زادوان بوين دجواني تعرف الشوكر كوكو أولي روس سليماني رادي بجلال باسكر لقل رادي بيهمواني دام ضراني بيانا ناري وخداو بيبشتواني أو سلام أوليدك أملا أهلي سليماني وبيت كردون برجوجان زابوا غير وارزانا براوي وقلب زندان لروج هلاتاتون هاتو ما ليران هاتو ما سليماني روعن ببيا فداتان دام زرد بنا نارا لاجع يلها جوان داسيا مع عمري بقيا سزاران خداي منان صلاوي تايبتين بلا جما وري قريان كازنا زانة سرنقا بدستي خوان بندروا يا نكاري فرنقا هيدا بدو قرنا دمرم دلي داري كفنقا دبر سر كل ما دمرم دلي سيابي دورنقا مجنو بالاي زور جوانا هواي كورد سيرنقا هرزانا بوا ما تشكل درقا حتى نغدا اليرا وبو دخواني لقما شنقا كلاس أقول هنارة أقول هنارة أقول يا نارة أقول هنارة 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 ضرد اليوم كويسارة هيدا بدو بجنة دمرم واسطة الله سنارة مرزوتي راس بوتوا الله زي ودارة وهلي سليماني شانقا خزمت وزارة اللي ريتوا ودكام روج دريانقا ويوهيها دەم خۆشکاکە لوقمانجان دەستان خۆش بێت ئەو خۆشەویستانی کە ئێستا ڕاستەوە خۆمان بینن ئەتوانن بەرنامەیە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ پێشکەشەکرێ پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕای میدیا 07071 471 51 52 64 07071 471 52 64 و یاخود ژمارە مۆبایلی 07071 891 75 75 کەمان واتساپشی لەسەرە و یاخود ژمارە مۆبایلی 0 کە ڤایبەری لەسەرە ئەم خۆشەویستانە هەتا ماوەیەک میوانن لە کوردستان لەم بەشەی کوردستان لە شاری سلێمانین هەر خۆشەویست و ئازیزێک حەزی کرد وەکو ئێمە لە نزیکەوە شەوانگەکانی بڕازێنێتەوە لەگەم دەنگە خۆشەم هونەرە میلیەم هونەرە میلیە ڕەسەنە بەزەڕ بوونایی لەگەڵ دەنگی سۆڵالی کاکە لوقمان شەنگە و کاکە خوزرەوی عەزیزی بەنایە جوانەکەی و کاکە سلێمان گرمە بە زەربە جوانەکەی ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 175 34 45 دوایی لە کۆمنتیش بۆتان دانین ژمارەیە 0 175 34 45 ئەوە ژمارە مۆبایلی ئەم گروپە جوانەیە لە کوردستان هەچ کەسێ حەز بکە لە نزیکەوە ئەوەکو ئێمە گوێبیستی و دەنگە بێت و شەوانگەکانی بڕازێنێتەوە لەگەڵ دەنگی ئەم ئازیز و خۆشەویستانەیە ئەتوانێت پەیوەندیان پێ بکە کاکامان چکەما چەپکێ گوڵی بە نادوین کاگامانجی کارمەندی گەڕیانی خۆبەخشمان دونا سوپاس یەکەم هەروەها کاکە سامان لە بەریتانیاوە سیمبولی جوانی نردوو بەم گروپە هونەرمەندی خۆشەویست و هاوڕێمان نەریمان حەمەساڵا ناساوە بە نەریمانی ماملێ لە هەڵەبجەوە دەستخۆشی نردووە بە خێراتیە میوانە بە ڕێزاناکە زۆر سپاس بۆ کاکە نەریمان کاکە لوقمانجان ئێوە لەوێ زیاتر
بەشداری شایەکانەکەن یا هەروەکو ئێمە لێرە پێڵەن دانیشتن شەوچەرە لێرە لەم ساڵانە ناوێکتریان بەسەرا بڕیوە لە دانیشتەکان پێڵەن گەعدە لە کوردستان ئایا لا ئێوەش زیاتر لە زەماوانەکان یا هەر دانیشتن و شەوچەرەکان نەخێر هەم لە زەماوەنەکان زیاتر بەشداریمانەیە هەم لە گادە و کۆڕ و کۆبوونەوەکانیش لە زەماوان لە ئێوە وەکو ئێمەش نییە سا زەماوان لە کوردستان لە ئێمە بۆ بە سەعاتێک بەزدا ئێوە بزانم زیاترە لا ئێمە جاروە چەند شەو و چەند ڕۆژە خیانە منەوە بیستوە بەخوا تا 2 ساڵ لەمەوبەر وابوو بەڵێ بەڵام 2 ساڵ 3 ساڵ دەبێ بەداخەوە ئەوێش کەم بووە ئەم جۆرە هوەرەیەوە ئەم ڕەسەنەماوە بەبێ بەرقی ینی بڵین بەرقی نەبێت هەر بەم شێوەی کە بەڵێ هەروە ڕەسەن ماوەتەوە شکر بۆخوا خەڵک هەروە لێمان دەکۆڵێتەوە ئێستا دەستان خۆش بە من زۆرم پێخۆشە چونکە خەڵک چەند ساڵە خویایە و دەستگا بەرقیەکان یا بڵێن ئەو ئامێرە ئەلکترۆنیەکان بەڵام دواتر هەر حەزەکە هەستەکە ڕەسەنایەتی هەر لە هونەرە جوانەیە هەر لە زەربوونایەکە و لەو دەنگە ڕەسەنەیە بەڵێ جاوە شتێکی بەدیارەوە بەدیار خۆشتانەوە بەدیار زەماوەڕکەیەوە دیارەکە ئەو شتە ڕەسەنە و ئی خۆمانە بەوەیەوە ناسراوین ناسراوی هەر چوار پارچەیە و هەتا بۆ دەرەوەش ئی خۆمانە و شتێکی بێگانە نێ بڵێن وەرمانگر پێە بەڵام و ئامێرە مۆسیقا بادیانە ئێستەیە کە چاولێ دەکەی زیاتری غەربین شەرقی نینە بەلای خۆمانەوە چاولەکەین وەک زەرب نایە تار سێتار ئەوانەکەی لای خۆمانن ئەوانە ئیسفادە ناکەم بەداخەوە ئێستا زۆر ڕاستە قوربان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم حەزەکەم بێبەشمان نەکەنە میوارەیە لە گۆرانە جوانەکانی ڕۆژهەڵات لە گۆرانە ڕەسەنەکان لە گۆرانە میلیەکانی هونەرمەندانی ناودار لای ئێوە چەندین ڕێچکەی زۆر زۆر جوان هەیە کە هیوادارم لەو گۆرانانە بێبەشمان نەکەن ئەچینە لای گۆرانی کتر بزانم خۆتان چیتان پێخۆشەیەمە مەمنوو نەبین یاخسرەوجان فەرموو بۆ هەڵپەڕی دەنگی ڕەسەنی کوردان لو شاي وزما وندا هالفرح دي الفرح لو شاي وزما وندا دنيا ببيت زما زندانك كوتا وبندا بيزوازي توي دنيا رب شاز خلو سجود بندا الصورة قولي يا ولمن هيزعيب الدنيا تساونا من البكرة تسادا من والمكالة برسن قاشت كان بدان بمن شو كي كاك زداي سازم قورا بسر وريب ومن هالفرا دي الفرا لو شاي وزما وندا هالفرا دي الفرا لو شاي وزما وندا دنيا ببيت زما زندانك كوتا وبندا بيزوازي توي دنيا رم شاز قرال سجود بندا سليماني روح ببيا وبفيلا
بەوشای ئەو کوردستانە هاتوو من لە ئێرانێ هاتوو مێرەکانە بۆ هەلی سولەیمانێ ڕوعم فیدای هەموانە سركل من دمرم عين البوشاوي قستا وهلي سليماني مخلصي ومدر بستا او شارة سند زوانا شاري هنا البلستا دەستان خۆش بێ بەخێر بێنەوە کوردەواری هەروواڵە بەخێر بێنەوە سەرچاوان دەستان خۆش بێ بۆ گۆرانیە خۆشە ئەو گۆرانێم بە دەنگی ڕەسوڵی نادری گوێ لێ بووە بە دەنگی ئیبراهیمی قادری گوێ لێ بووە بە دەنگی مەلا حسێنی عەبدوڵڵازادە گوێ لێ بووە ئیتر نازانم لای ئێوە ئەو هونەرمەندەمی لێ ناسراونە چێترن کە من نەیزانم کاک لوقمان مامۆستای بەڕێز و بەناوبانگ مامۆستا بەڕێزەکان یەکیان خدا لێ خۆش بوو کە ئێستێ دەقەیدی حیات دانەماوە مامۆستا عەبە دەڕژێ بوو لە بۆکان بەڵەوایە مامۆستا عەلی سوارە عەرز بە خدمەتتان بێ دوای مامۆستا ڕەسوول نادری و ئەوانە بەناوی خۆمەوە ئێستا سڵاو لە گۆڕ و مەزاری باوکی خوا لێ خۆش بووم مامۆستا ئەحمەد شەنگا لە سابڵاغ لە ڕۆحی شاد بێسڵاوی بۆ نێری قوربانت سپاس ئەوانە گۆرانی بێژێکی ڕەسەن و میلی بوون گۆرانی بێژێکی ناو شایی بوون ناو مەحفەلەکان بوون ئەوانە زۆر قەریمی بوون بەڵێ پێم وا بێ هەندێک هونەرمەندی میلی تر هەبوو ئەحمەد نازار هەبوو ئەگەر بە هەڵەیانە چوو بەڵێ زۆرن هونەرمەندە میلەکان ئێستا وەک مامۆستا مەریفانی وەک مامۆستا عەلی گەڵەنانی عەرز دەکەم وەک کاک عومەر فەرەزی وەک کاک جەعفەر بوغدەداغی وەک کاک عومەر شنووی لە مەهاباد وەک کاک عەبدوڵای نەسیری لە مەهاباد سەیبراهیم سەقزی لە سەقزیە بوو سەیبراهیم بەرزنجیش هەبوو یا بەڵێ ئەو زەربی لێدا سەی قادر بوو قادر بەرزنجی وڵا ماوەیەک پێش سا کوڕەکەی مامۆستا عەلی گڵەنانیمان لێرە بانگێش کرد بوو بەڵێ کاک جەواد بەڵێ کاک جەواد ژێرە بەرنامەیەکمان بۆ کرد خۆشحاڵین کە ئێوە هونەرە جوانە پارێزن بەو شێوە جوانە جوانترین شت لە هونەری لای ئێوە لە هونەری میلی ڕۆژهەڵاتە جلوبەرگە کوردی ڕەسانەکەیە کە هەر بە شێوەیەکی جوانە پۆشرێت و لەگەڵ زەربوونایە بەخێر بێنێخوا قوربانە سپاس کاگامانچکەمە چەپشێک گوڵی نردووە جارێک تر کاک نەریمانی ماملێ ئەڵە سەرکەوتوو بن هاوڕێنی گەڕیان خات و پرشنخان پرشن سادیە لەستاوتان لێبێ بە خەراتی میوانەکانەکەم هەمیشە سەرکەوتوو بن زۆر سپاس پرشنخان داستانەکرم چەپچێ گوڵ و دیاری نردووە سپاس یەکەین خات و پرشنگ دیارە بە کاکە لوقمانە لە گۆرانیەکانە ئەو زانوتێتی جەماوەرەڵە جەماوەر نییە ئێرە گەڕیانە فەرقی نییە هەر ماڵی کوردانە ماڵی هەمووانە رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان بە خێراتنیانەکە میوانە ئازەکانم سپاس بۆ تۆ
خات و پرشنگیان کاک لوقمان مایک بۆ ئێوە کراوەیە هەج گۆرانێکمان پێشکەشەکانی ئێمەمانەوە گەشتێ بکەن بەناو گوڵ و گۆرانیە جوانەکانی خۆتانە. مهابا
عباد سكولي الفايضة زمنشانا قيدة تبض رزانا ودلم كلمانا أو كلمة موادانا وهلي سليماني يكو دانا دانا وجياغ عزيزي سروري ممانا كاخو سدوي عزيزي أستاذي بعلبانا أقدس بنجي خلبي وقناي روانا كل مدى مرم هرد الله بستني شيما نايا يا عزيزي وقتار يرد سيما وهلي سليماني خدا بيمزرت ينكا وهلي سليماني بندد وعودك وكاكو سلو عزيزي وصالي بالبانا وصالي بالبانا وريا بير محمد دبل ايدي بدر داغي بيشي زيد الامري والزاغي رايد الظلم الكردو هروكا غص برداغي زيك ما ينبلاغي دير بورو شراتي ربي شاد من صبلاغي ربي خود من صبلاغي المال الباب معمرك كم كوز غالي بوزك كم ملاقيني فكرت فيكم درد الوالم كمي هوراز بلين دونوي باني كوشت بلين دا سوق بروبانك كمي لمن السر كل ميدانيم هردي زقالي يقروي وهلي سليماني بلين دنا بنوي هدي ريتو عودكم تايب العيسى لرادوی ملی گریانوا گوێبیسی خەرمانێک لە گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردەواری بڵاو نەکراوە بە
بەخێر بێنەوە دەم خۆش کاکە لوقمانجان دەست خۆش کاک ئاغای خۆسرەوی عەزیزی دەست خۆش کاکە سلێمانی گرما بەڕاستی گرمەی لێدێنە لەو زەربا دەست و چاوتان خۆش بێ دەستخۆشیتان لێکەم یاخوا بەخێر بێن بۆ گەڕیان میدیا بۆ ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان سپاس بەنێوە ئێوەشەوە کاکە یوسف کینگ بۆی نووسیوینەڵێ ئەو گۆرانی پێشتر دیارەمەیان ناڵێ وابزانام ئیسماعیل سەردەشتی و گۆرانی وتووە کاک یوسف کینگ سڵاو ڕێزی نردووە هەروە کا غەریب سابوراوایی هەڵە سڵاوتان لێ بێت بە خێراتنی میوانەکانەکەم هەمیشە سەرکەوتوو بن هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی ناوچەی هۆرامان و هەموو کوردستان کاگەکرم هەورامی هەڵە سڵاو ڕێز بۆ تەواوی کارمەندانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی میلی گەڕیان لە پێشکەشکاری بەرنامە کاکزای خۆشەویست بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بەخێر بێن سەرچاومان بەناوێمەشەوە سپاسیەک من جارێکتر بە خۆشەویستانم ڕاگەێنم ئەو کەسانەی کە حەز بە هونەری میلیەکەن ئەو کەسانەی کە وەکو ئێمە عاشقی هونەری میلی ڕەسەنن عاشقی زەڕب و نایە و باڵەبان و ئەم جۆرە دانیشتدانن ئەم هونەرمەندە خۆشەویستانە لە ئێستا لە شاری سلێمانین ئەم هونەرمەندە دەنگخۆشە کاکە لوقمان شەنگا لەگەڵ کاخوسرەوی عەزیزی بە نایە و هەروە کاکە سلێمان گرما بە گرمەی لێنێ بە زەربەکەی لێرە نۆمە ژماری مۆبایلەکەیانە 1950 175 53 34 ببورن 1950 175 34 45 1950 175 34 45 دوای ژمارەکەشیتان بە نووسین بۆ نووسین لە کۆمنت ئەگەر هەستان کردکو ئێمە لەگەڵیان ئەوە دانیشن یا شەوە ئاهەنگەکانتان بڕازێنەوە یا هەر ئاهەنگێکی تایبەتتان هەیە ئەتانەیە یادگاریان لەگەڵ تۆمار بکەن ئەتوان پەیوەندیان پێ بکەن هەتاکو لە سلێمانی بن خۆشەویستانم من نزیکە بمەوە لە کۆتایی بەرنامە بەڵام پێشەوە ئەمەیە بچمەوە لای کاک لوقمان و پرسیارەوەی لێ بکەم کە چەند ساڵە منەوەی تێگەشتم کە لە باوکی ڕەحمەتیەوە باوکی ڕەوانشادی کە ئەویش ئەحمەد شەنگا هونەرمەندێکی ناودار و خۆشەویست بە ئەویش هەر خەریکی هونەرە کاک لوقمان چەند ساڵە بە جەنابەت کو خانەندەوەکو هونەرمەندێکی گۆرانی بێژ گۆرانیڵیت وەکی ئێستا ئەگەر ڕاستی بێ لە ساڵی هەفتاکانی ئێرانەوە ینی دەبێتە دەوروبەری 30 ساڵ لەگەڵ هونەر خەریکم بەڵام بەڕسمی 28 ساڵێک 27 ساڵێک دەبێت دە هونەردا تەمەند درێژبی لای خۆتان وەکو پێڵێن نەوارە بەرهەمی هونەریت بڵاو بۆتەوە لە دانیشتنەکان بەڵێ 4 سێدێ 5 سێدێم هەیە 4 سێدێ 5 سێدێ 2000ەکانەوە هەمە تەمەند درێژبی سەرکەوتوبی ئاراز نەجم سڵاو ڕێزی نردووە کاک فاروقی شارۆ ئەڵە سڵاوتان لێ بێت تەمەند بارز بن برای بەڕێزمان ناسەرپورەڵە بە خێراتنیان یەکەم دەسوودەمیان خۆش بێت ئەکرەم هەورامیاڵە کاک جەزاگەر هەڵە نەبم دەنجی میوانەکە دەچێتەوە سەر دەنگی ڕەحمەتی هونەرمەندی دەنگخۆشی شاری هەولێر کاک جەلا سەعیدی نەمر وڵایی پێەکەمەگا ڕاستە ئەوش پێی خۆشەکەەوە کاکە شێخ دیاری کاکە دیاری باڵەبان کارمەندە خۆ بەخشوماندوو نەناسەکەی گەڕێ میدیا کە ئێستا لە ئێستای باری تەندروستی تەواو نیە لە ماڵەوەیە دەستان خۆش بێ ژەنێرێکی باڵەبانی بەتوانای ڕێز و سڵاوی نردووە ماندوو نەبن دەستی مولایتان خۆش بێ بە خێراتنی ویانە هەروە ساو سڵامەت بێ من هیچم نەماوە خۆشەویستانم جارێکتر ژمارەی ئەم خۆشەویستانەتان بۆ ئەنووسمەوە لە کۆمنت هەگەر حەستان کرد ئاهەنگە تایبەتەکانیان لەگەڵ بڕازێنەوە جارێکتر لە کۆتایی بەرنامە من بە خێراتنی جگەرمێ میوانە ئەزدانە بکەم ڕووناچیان کردینەوە ماڵەکەی گەڕیانیان ئاوادان کردەوە ئەگەر خۆیان هەشتێکیانەیە بە خۆشەویستانی بڵێن و دیارە لەگەڵ چەند گۆرانیی خۆیان کە پێشکەشێکە نەبێ بە دیاری بەرنامە من لای خۆمەوە هیچم نەماوە کاک لوقمان هیچسانماوە بە بینەران و بیسەرانی بڵێن هیچ جوتەیەکتان بەناوی خۆم و گروپەکەمەوە لەکە لە ڕۆژەڵاتەوە هاتوینە خدمەت ئێوە شاری سلێمانی شاری مەڵبەندی کوردەواری و مەڵبەندی هونەرمەندان سڵاوی هەموو ئێوە بەڕێزان و هەموو تەڕەفداران و هەوادارانی تلویزیۆنی گەڕیان دەکەم بەناوی خۆم و بنەماڵەکەمەوە سڵاوی هەموو ئێوە بەڕێزان و خۆشەویستان دەکەم هیوادارم هەموو هەروە کات و ساتیان خۆش و دەخۆشی دابن ئیشەڵڵا هیچ کەم و کۆستیان نەیەتە بەڕێ هەر خۆش بن ئیشەڵڵا یاخوا بەخێر بێن ئەو گۆرانیەکی گەڕیان گۆرانیەکی فۆلکلۆرە و پێشێژی هەموو ئێوە خۆشەویستان و هەوادارانی تلویزیۆنی گەڕیانی دەکەیت
زۆر سپاسانەکە منی جارێک تر سپاسی زۆر خۆشەویست کاکە سلێمان گرمە و کاک خەسرەوی عەزیزیەکەم یەخوا بەخێر بێن سپاسی بەڕێستانەکەم کاک لوقمان شەنگا هەر لە چوارچرای مهاباتەوە لە شارەکەی قازی و ماملێ و هەموو شاعیران و هونەرمەندانەوە لە مەڵبەندی کوردایەتی و کەواتون بەخێر بێن سەرهەد و چاومان لەگەڵ دیارەکەی کاک لوقمان شەنگا کە گۆرانیش گەڕیانە من لای خۆمەوە ماڵاوایی لە ئازان و خۆشەویستان مەکەم لە بەرنامەی تایبەتی ئەمڕۆی هونەرستان تا بەیەکگەیشتنێکی تر بەخوا نسپێرم فەرمو لەگەڵ دیاری بە نرخەکەی کاک لوقمان ئەو گۆرانە جوانەی کە پێشکەشمانیەکە فەرمو هەرگەریانەکە و گەریانە میلی ڕادیۆی ئۆتۆمبیلەکەت بخەراستە 104.1 با گوێبیسی هەڵبژاردەی دڵی خۆت گۆرانی مۆسیقای کوردی ما كردن او تمو من غم تاور هوي مردن او تمو من غم تاور هوي مردن رادیۆی گەڕیان دەنگی ڕەستەنی کوردان ئەو ڕۆژە من بووم ڕۆژێ خاز نەبووە سرم لە مەیدان